سەرۆکی ئەمیندارەتی زانکۆکانی جیهان لە کوردستان کاک دکتۆر ئەمجاد سەرۆکی زانکۆی جیهانی هەولێر، پەروەردگاران، مامۆسایانی بەڕێز، بەهیوای ڕۆژی خۆش بۆ هەموو لایەک. سەرەتا پیرۆزبایی لە ئەو مامۆستا عەزیزانەی وەزارەتی پەروەردەکەم کە ئەمڕۆ توانیویانە ئەو خولەی کرد لە زانکۆی جیهانەوە بۆیان کرابەوە بە سەرکەوتووی تەواو کرد. سپاس بۆ زانکۆی جیهان کە ڕۆڵێکی گرنگی هەیە لە جێبەجێکردنی یاداشتی لێکتێگەیشتنی نێوان وەزارەتی پەروەردە و زانکۆکانی جیهان لە هەولێر و سلێمانی و دهۆک. وەرە نێویشاندا سپاسی تایبەت بۆ کاک دکتۆر نەوزاد کە ڕۆڵی گرنگی هەبووە لە پاڵپشتیکردنی وەزارەتی پەروەردە لە پێگەیاندنی مامۆسایان لە پرۆسەی تواناسازی توانادارکردنی مامۆسایان و پەروەردکارانی ئێمە. وەیە بە ناوی وەزارەتی پەروەردە کاک دکتۆر نەوزاد سپاس دەکەم. سپاس بۆ هەر سێ زانکۆی جیهان لە هەولێر و دهۆک و سلێمانیش و ستافی کارژێڕیان لە بەڕێزان سەرۆکی زانکۆ، هەموو ئازیزانەی دیکە و مامۆسایانەی کە لە خولەکان ئەوانە دەڵێنەوە کە کاری گرنگیان ئەنجام داوە. ئەوە چوارەمین ڕاوەندی خولی ڕایانانی مامۆسایان بوو کە زانکۆی جیهان تەواوی کردبوو. کاک دکتۆر ئەمجاد دەستان خۆش بێ، جەنابەت ستافەکەتان، هەموو مامۆسایانە و کارمەندانی زانکۆ کە ڕۆڵی گرنگیان هەبوو. زانکۆی جیهان وەکو دامەزراوەیەکی کەرتی تایبەت بەڵام پاڵپشتیکار بۆ کەرتێکی پەروەردەی حکومی بۆ مامۆسایانی خوێندنی حکومی ئەم ڕۆڵە گرنگە بینێت کە بەبێ بەرامبەر ئەرچی توانادارکردن و تواناسازکردن و پێگەیاندنی زیاتری مامۆسایانی کەرتی پەروەردەی لە ئاسۆ گرتو. ئەوە چوارهەمین خول بۆ و ئامادەسازیشان کردو بۆ خولی پێنجەم، بۆ ڕاوەندی پێنجەم کە ئەمە کارێکی گرنگە و دەستخۆشیان لێکی. مامۆسایانی بەڕێز کاک دکتۆر نەوزاد و هەروەها کاک دکتۆر ئەمجەدیش لە وتارەکانی خۆیانە ئاماژەیاندا بەوەی کە گرنگی ڕۆڵی مامۆسا لە پرۆسەی پەروەردە و فێربووناچی. ساڵی 2010 کەمپانیان مەکەنسی توێژینەوەیەکی ئەنجام داوە لەسەر 1 ملیۆن قوتابی و زیاتر لە 100,000 مامۆستا. بە چوار خاڵی ئەساسی گەشتون لە توێژینەوەکە و ڕاستپاردا، بەڵام خاڵی یەکەم و گرنگەوەیە دەڵێن بەرزی هیچ سیستەمێکی پەروەردە بەرزتر نییە لە توانای مامۆستاکانی. واتە هەموو سیستەمێکی پەروەردە بە توانای مامۆستاکانی پێوەری. تواناداربوونی مامۆستا و ئیمکانیەت و کەفاعەتی مامۆستا لە ناو پرۆسەی پەروەردە و فێربوونا ڕنگدانەوەی کۆی تەواوی هەموو پرۆسەکەیە. وەزیر و بەڕێوەبەری گشتی و هەموو ئەوانەی دیکە کە کارەکەن، ئەوانە یان کاری کارژێڕیەکەن یان کارێکەکەن بۆ دانانی استراتیژیەت و هاوبەشە بن لە دروستکردنی بڕیار و نەخشەڕێگەیەکی دوورمەودا. بەڵام ئەوەی کە بە فیعلی پرۆسەکە جێبەجێیەکە و ئەتوانێت وەرچەرخان لە پرۆسەکە بکە مامۆستا عەزیزەکانن. توانای مامۆستایان یەکسانە بە گۆڕانکاری ڕیشەی گۆڕانکاری گەورە بەرەو پێشبردننی سیستەمی پەروەردە. بە تایبەت کە ئێمە ئێستا لە قۆناغێکین کە تەکنۆلۆژیا لە قۆناغی وەرگرتنی یعاز و کۆد و ڕەقەمەوە بۆتە ئەو تەکنۆلۆژیایی کە دەیەوێت لە مرۆڤ و دەوروبەری مرۆڤ تێبگە. ئەمە خاڵێکی گرنگ و وەرچەرخانێکی گرنگە. پێشتر تەکنۆلۆژیا وەکو کۆت وەکو ژمارە مامەڵەمان لەگەڵە کرد، بەڵام ئێستا پرۆسەیەک لە دوای هاتنی زیرەشی دەستکردەوە دەستی پێکردووە. ویژەوەیە تەکنۆلۆژیاش لەگەڵ تۆیە هەوڵەدات تێگەیشتنی بۆ مرۆڤ و بۆ دەوروبەری مرۆڤ هەبێ. بۆ ئەگەر ڕۆژانە ئەوەی کاک دکتۆر فەرمووی گفتوگۆ بکەن لەگە زیرەشی دەستکرد بە ئەمەوە ئەپلیکیشنانی کە باون ئەگەیتە ئەو دەرەنجامەی کە ئێستا تۆ لەگەڵ تەنها ئامێرێکا مامەڵە ناکەیت کە ئەو ئامێرە بەس کۆد بێ بەس ژمارە بێ. ئەو ئامێرە هەوڵە ئەویش لە تۆ تێبگە، هەوڵە لە دەوروبەرەکەی تۆ تێبگە. بۆ ئەم قۆناغە قۆناغێکی زۆر گەورەیە، کەمێکی زۆر لە معلومات ڕۆژانە لە بەردەستی هەمومانە. بە تایبەتیش ئەو نەوەی کە نەوەی زێت و نەوەی ئەلفا بوون لە دایکبوانی 1996 تا ساڵی 2010 وەکو نەوەی زێت، لە دایکبوانی ساڵی 2010 تا کۆتایەکانی 2025 وەکو نەوەی ئەلفا، و لە دایکبوانی 2026 کە بەنەوەی بێتا ئەناسرێن یان تەسنیف کراون لەلایەن کۆمەڵناسەکانەوە کە بێمە خاتە بەردەم تێفکرینێکی دیکە کە ئێمە لە بەردەم قۆناغێکی زۆر گەوراین. ئەم نەوەیە نەوەیەکی دیجیتاڵیە وێ ڕای کۆمەڵی خەسڵەتی دیکە،
بەڵام بە تایبەتی نەوەی زێت کە ئێسا لە زانکۆکانن و هەروەها نەوەی ئەلفا کە ئێسا لە قوتابخانەکانن و نەوەی بێتا کە لە 5 ساڵی ئایندە ئەوانیش دێنە ناو قوتابخانەکان و ناو سیستەمی پەروەردەی ئێمەوە ئێمە خاتە بەردەمەوەی کە بێت تێفکرینێکی زۆر جددیمان بۆی هەبێ. ئەویشەوەیە کە بێت مامۆساکانی ئێمە لەم نەوەیە لە خەسڵەتەکانی ئەم نەوەیە تێبگەن. تۆگەل لە خەسڵەت و لە سروشتەکانی ئەو نەوەیە تێ نەگەیت کە بەرخوردی لەگەڵەکەی ڕۆژانە لەگەڵ ناوەندەکانی خوێندن، پرۆسەی پەروەردە تووشی ئاستەنگە بێتەوە، تووشی ئالەنگاری گەورە بێتەوە. بۆ یەک گرنگترین خاڵ تێگەیشتنی مامۆسایانی ئێمەیە بۆی کە لەگە چ نەوەیەکە، چ جۆرە نەوەیەک هەڵگری چ جۆرە خەسڵەتێکە و لە چ سەردەمێکە ئاژی و توانا و کارامەیەکانی ئەکرێت چی بن. گرنگی مامۆسا لێرە لەوایە کە چۆن بتوانێت پەی بەم نەوەیە بەرێ، بە تواناکانی ئەم نەوەیە بەرێ و چۆنیشی لەگەڵا بڕۆ. بۆیە تووشی فەجوەیەک، تووشی کەلێنێکە بین، ئەویشەوەیە کە ژمارەیەکی زۆر ڕۆژانە لە معلومە، لە زانین، لە بەردەسی هەمومانە هەیە کە دوجار ئەم زانینانە کۆزانین لە معلومەوە دەبنە معریفە بۆ هەمومان. ئەم نەوەیەکە کە بەرخوردی لەگەڵ ئەو تەکنەلۆژیایە هەیە. وەکو کاک دکتۆر وتی لە 3 ساڵی و لە 4 ساڵیەوە ئایپادی پێ و تابلێتی پێ لەگەڵ تەکنەلۆژیایە و هەندێک کار دەکات کە ڕەنگە تەمەنی ئێمە ئەو ئیشانەی نەزانن. بۆیە لە بەردەستی مامۆسایەکە ئەمە پێویستە پەروەردە بکرێ، بەڵام پێش ئەوەی کە ئەمە پێویستە پەروەردە بکرێت دەبێت مامۆساقی بۆ ئامادەسازکەین. ئەمە ئەرچی وەزارەتی پەروەردەیە و هەروەها ئەرچی لایەنە پەیوەندیدارەکانە لە هەمان کاتدا ئەرچێکی خودی مامۆستاش کە چۆن بتوانێت خۆی بۆ قۆناغا ئامادە بکە. بۆیە لە بەردەم ئەو گۆڕانکاریاین هەم ئەکرێت وەکو لایەنێکی ئەرێنی لێ بڕوانین، هەمیش ئەکرێت وەکو تەحەدیەک وەکو ئالەنگاریەک سەیری بکەین. وەزارەتی پەروەردە استراتیژیێکی 7 ساڵی خۆی داڕشتووە لە 2023 تا 2030. یەکێک لەو خاڵانی کە زۆر تەشیدی لەسەر کاتەوە جا لە میتۆدەکانی وانەوتنەوە و تەریقە تازانەی پێداگۆجیە، جا لەو بابەتانی کە پەیوەندی هەیە بە قوتابی بزیێوانەش ئەو بابەتانەشە کە پەیوەندیان هەیە بە تەکنەلۆژیای زانیاری و بە هەروەها بە بەکارهێنانی تەکنەلۆژیا و سیستەمەکان و بەکارهێنانی زیرەکی دەستکرد. دکتۆر ئەمجەد قسەیەکی جوانی فەرمووتی دوو ڕێگەمان لە بەردەسە، یان دەبێت مامۆساکە لە ڕێگەی خولێکی ئاواوە خۆی پێ بگەێنێ، یان دەبێت ئەوەی کە پێوتێ سێڵف ستەدی، سێڵف لێرنی، اعتیمادی خوێندنی ذاتی. خوێندنی ذاتی چۆنە؟ کاک دکتۆر نەوزاد قسەکەی بۆ تەواو کردوتی ئەگەر بۆ خۆتان گفتوگۆ لەگەڵ AI بکەن لە پەرەپێدانی تواناکانتانە، هەمان ئەو شتەیە کە ڕێگەی دووهەمە کە کاک دکتۆر ئەمجەدی ژاماژەی پێدا. بەڕێزان شتی زۆر سەرسوڕهێنەرە. بۆ نمونە من 3 ڕۆژ 4 ڕۆژ لەو پێش زیاتر لە کاتژمێرێک لەگە زیرەکی دەستکردا لە گفتوگۆیان بوو. پرسیاری زۆر قوڵ، زۆر جددی. یەکێک لە بابەتەکانی زیرەکی دەستکردەوەیە چۆنیەتی پرسیارکردنە لێ، یعنی دەبێت بە هۆشیاریانەوە پرسیاری لێ بکەین، بە دەقیقی پرسیاری لێ بکەین. چۆن ئێمە ئەتوانین لە کوردستان استراتیژیی نیشتیمانیمان هەبێ بۆ پەروەردەی دیجیتاڵی. هەرچی وەزارەتی پەروەردە لەم بابەتە چی؟ زیاتر لە سەعاتێک کەوتینە گفتوگۆ. من بۆ خۆم زۆر سوودم لێ بینی. ناوەڕۆک و دیتێڵەکەی باس ناکەم کە چەند پرسیارم کردو، چۆن وەڵامم وەرگرتوتەوە و دوجاریش چەندێک معلوماتم وەرگرت. بۆی هەر یەکێک لە ئێوەی بەڕێز لە مامۆسایانی ئەزیز دەتوانن ڕۆژانە ئەم پرۆسەیە ئەنجام بدەن. لە ناو پلاتفۆرمی قوتابخانەکەمە زیرەکی دەستکردی تایە کە زانایە. پرسیاری لێ بکە ئەم بابەتەی کە جەنابەت لە زانستی خوێنی، لە بیرکاری خوێنی، لە عەرەبی خوێنی، ئەگەر بە جۆرەی هەرەمی بلۆم باسی بکەم چۆن ئەتوانم باسی بکەم؟ هەموو ئاستەکانی بلۆمت بۆ باسەکە. ئەگەر بابەتێک دەروونزانیە و پەیوەندی هەیە بە هەرەمی مازلۆوە پرسیاری لێ بکە بە ئاسانی پێتەڵێ. ئەگەر بابەتێکەتەوێت بۆی بکەیتە پرسیار و وەڵام، بۆی بکەیتە بۆشایی لە زیرەکی دەستکرد دەتوانی. ئەگەر ئەتەوێت جارێشکە سیاغی بابەتەکە بکەیتەوە دەتوانی. ئەگەر ئەتەوێت چەندین پرسیار دروستکەی دەتوانی دروستیکەی. هەموو ئەمانە بەبێ ئەوەی کە زۆر هەستی پێ بکەیت، بەڵام لە دوجارە کارامەیەشی گرنگ بە مامۆسا بەخشی. لە دوجارە هەموو توانە زانستیەکانی مامۆسایان باشەکە لەو بابەت و لەو پسپۆڕیانەی کە خۆیان هەیەە. ئافاقەیەکی دیکە ئاکاتەوە بەردەمیان بۆی کە بتوانن ڕەنگڕێژ ژیوانەکانیان بە شێوازی جۆرا جۆر بکەن.
ئەمە لەو قۆناغین کە ئیتر پرۆسەی تەلقین سوودی نەماوە مێژوویەکەوە ئەبێ بەجێ بێڵی قوتابی سەنتەر بوون لەگە پرۆسەی تەلقینی وانەوتنەوەی کلاسیشی یەک ناگرێتەوە 40 دقە مامۆسا لە پۆلێکا بێ تەنها مامۆسا قسە بکە و قوتابی بەجێ بگرێت. ئەوەی کاک دکتۆر ئەمجەد وتی کریتیکال تینکین بیرکردنەوەی ڕەخنەگرانە ئەوەی ئەمە ئێستا لەو ڕیفۆرمانی لە پرۆگرامەکانی خۆمان ئەنجاممانداوە بەشێکی گرنگمان خسۆتە ناوەوە. پلاتفۆرمی قوتابخانەکەم یەکێک لە کۆڵەگە سەرچەکانی کە دامەزراوە کە بەکاری بێنن لەسەر ئەساسی کریتیکال تینکینە بریکردنەوەی ڕەخنەگرانەیە. بۆیە ئەم بابەتانە بۆ مامۆستا زۆر گرنگە چۆن بتوانێت عەسفی زێنی تەلەبەکانی بکات، چۆن بتوانێت بیرکردنەوەی ڕەخنەگرانیان لاپەرە پێ بدات. ڕۆڵی مامۆستا ئەگۆڕێت لە فێرکارەوە بۆ هاریکاری فێرکار. خۆ ڕۆڵە دروستەکەش ئەمەیە کە مامۆستا هاریکاری فێرکار بێت نەک مامۆستا فێرکار بێت. کە توانیمان مامۆستا هاریکاری فێرکار بێ بۆ معنای پرۆسەیەکی سەرکەوتوترمان کردو. بۆیە من هیوادارم کە هەموو لایەکتان سووتان لەم خولانە بینی بێ و بۆ هیوایی کە بتوانن پەرەی پێ بدەن تەنانەت دەگە بۆ سیڤی شەخسیەکانی خۆشتان بێ. ئەمانە زۆر گرنگن کە تۆ سیڤی خۆشت دەنووسیتەوە چەند خولت بینیوە و لە چەند بابەت سوودت وەرگرتووە و ئەمە ئەبێتە هەگبەیەک بۆ خۆت بۆ کەسایەتی خۆت لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی زانستی لە ڕووی پەروەردەی. بۆیە درێغی مەکەن لە هیچ یەکێک لەو خولانە. پلاتفۆرمێکی گەورە لە بەردەستی هەر مامۆسایەکە ئێستا ئەپلیکیشنی هەڵسەنگاندن بکەنەوە. پلاتفۆرمی ئیڕاهێنان لەناو ئەپلیکیشنی هەڵسەنگاندنا لە بەردەستی هەموو مامۆسایەکە بە PDF بە نووسین بە ڤیدۆ چەندین بابەت لە پێداگۆجی تازە لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مناڵی فرەجوڵە لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مناڵی بزێ و مناڵی ئەوتیزم هەموو ئەوانە چەندین بابەت لەوێ هەیە لەناو ئەو پلاتفۆرمە بۆ پلاتفۆرمێکی زۆر دەوڵەمەنە. واتە جالەوەی کە تۆ لەم خولانی ڕاهێنان سوود وەرەگری ئەتوانین لە ئیڕاهێنانی سوود وەرگری بەڵام تکایە سوودی لێ وەربگرن. تکایە سوودی لێ وەربگرن. هەمیشە ئەوەمان با لە بەرچاو بێ من ئەگەر مامۆسایەکی شیمیا بم لە مەجلیسێکی مامۆسای شیمیا بم نابێت تەنها گوێ لە مامۆساکانی دیکە بگرم خۆم توانای گفتوگۆکردن و مناقەشەکردنم نەبێت. ئەوەندە ئەبدەیت دەبمەوە کە من سەرمەشقی ئەوە بم لە لای خۆمەوە من هەوڵ بدەم باڵادەستی خۆم بسەلمێنم بۆ هاوڕێکانم لە بواری زانینەکە لە بواری شێوازی وانەوتنەوەکە. بۆیە ئینسان تووشی ئەو حاڵەتە نەبێ پێویستە بە بەردەوامی لە پرۆسەیەکی فێربوو نابێت. ئەم پرۆسەی فێربوونەش بەڕێزان تکایە ئێمە پێویستمان بەڕاستکردنەوەی چەمشێک ئەویش ئەوەیە نابێت ڕاهێنان وەکو ئەرک سیرکەین تکایە ڕاهێنان وەکو ماف سیرکەن. ڕاهێنان مافی هەموو مامۆسایەک چۆن موچە مافە چۆن ژیانێکی شایستە مافە بە هەمان شێوە ڕاهێنانیش مافی مامۆسایە. لە وەزارەتی پەروەردە لایەنە پەیوەندیدارەکان بەڕێوەبەرایەتە گشتەکانی ئێمە ئەگەر نەیکەین مقەسیرین بەرامبەرتە وەکو ئەرک سەیری مەکەن تکایە وەکو ماف سەیریکەن. لەوە زیاتر نامەیە کاتان بگرم. پیرۆستان بێ سپاس بۆ کاک دکتۆر نەوزاد بۆ زانکۆی جیهان لە هەولێر بۆ کاک دکتۆر ئەمجاد بۆ هەموو مامۆستا عەزیزانی کە وانان وتێتەوە بۆ بەڕێوەبەرایەتی ڕایەنان چ لە وەزارەت چ لە پەروەردەی گشتی هەولێر بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک.